مردی هەیە ئەخورێ. ئەم خانمە هەڵەبجەیە ماوەی 46 ساڵە لە ڕێگەی گەی سروشتیەوە و لە ژوورەکەی خۆیدا چارەسەر بۆ ئەو نەخۆشانە دەنووسێت کە ڕۆژانە سەردانی دەکەن. مای جەمین ئەحمەد شارەزا لە بواری نەخۆشیەکانی ژنان و مناڵان 6 جۆر نەخۆشی لە ڕێگەی گەی سروشتیەوە چارەسەر دەکات و بەوتەی خۆی تا ئێستا هەزاران کەس سەردانیان کردووە. من تقریبی 46 ساڵە ئەم تا هەتاک و 40 ساڵی لە داخلیشەوە ئیشم کردووە. شەی وا بووە پێنج نەخۆشم بووە. ولادەکەم بۆ نووسیوە مڵەتم بووە بە جێمێڵاوە چوومەتە ماڵی خۆمان سکچوونی مناڵان. مەسەلا ئەو هەیە نوعی نەخۆشی هەیە فەرقی پیا و مناڵ و گەورە بچووکی بۆ نییە لە دەموچاویە لە دەموچاویە بڵخەکە ئەوەش مەڵهەمێکم هەیە ئەو مەڵهەمە شارەزایم هەیە چاکێ کاتوو باشە بی هەیە نوعێ چۆری هەیە لە پشیە ئەوە نازۆرێکی خراپە لە پشتی لە بینی ناوشانی بەقە کاڵێکێکە بێ عیلاجم هەیە ئەوەش عیلاجەکەم. تایبەتمەندی ئەم خانمە ئەوەیە خوێندەواری نییە و چەندین مۆڵەتی فەرمی کارکردنی لە بواری چارەسەری سروشتی و گیایی وەرگرتووە. ژمارەیەکی زۆریش ڕێزلێنانی پێبەخشراوە. نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی و نەخۆشیەکانی گەدە و مناڵان و سنگ و هەوکردنی چارەسەر کردووە. خێبرەم هەیە ئێستا من ئەلفوبێ خوێنەواری نییە ئافرەتی حەملە ئەزانم چەند مانگە چەند ڕۆژە. مڵەتێکمانەیە لە ئاوارەیە لە ئازەربایجانی شەرقی بووم لەوێ مڵەتم وەرگرتووە. مڵەتم لە سلێمانی وەرگرتووە. ئەوە مڵەتی هەولێرمە هەڵم بەستووە. وەرێ مڵەت نزیکەی 30 مڵەتم بۆ من تەسلیمی حکومەتم کردوەوە. ئەم خانمە جگە لە دەرمانی گیایی و چارەسەری سروشتی هیچ جۆرە حەبوو دەرزی و مادەیەکی کیمیایی بەکار نایەنێت و بۆ چارەسەری نەخۆشەکانی پشت بە خورما و میوە و ڕۆنی زەیتون و گەڵای مرد بەستووە و لە بەشێک لە وڵاتانی دەرەوەش مادەی گیایی و سروشتی بۆ ڕەوانە دەکرێت. نە دەرزی بەکارێنم نەشتی خواردن بەکارێنم هیچ. ئەوەی تەنیا یەک شروع بنەوێ لە ئێران وەریەگرم شروعی هەنجیرەویش دوشی سروشتیە خۆم بایەکەم لە کرماشان بۆمێ وتمان لە ئەردەن بۆمێ. ڕۆژانە و شەوانە ئەم خانمە زیاتر لە 30 نەخۆش سەردانی دەکەن. لەبارەی ڕێگریەکانی حکوومەتیش بۆ کارکردنی دەڵێت نەک تەنها ڕێگریم لێ ناکەن بەڵکو بۆی کاراسانیەکانیەوە خەڵاتی مادی و معنەویان پێبەخشیوم. ئەم خانمە لە کۆتایی قسەکانیدا بۆ پەیام ئەوەی ئاشکرا کرد تەمەنێکی زۆری کردو و هێز و توانە و تااقەتی لە بوارەکەدا کەم بۆتەوە بۆیە ڕەنگە چیتر نەتوانێت بەو گەرم و گۆڕەی جاران خزمەت بە دانیشتوانی سنوورەکە بکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.